لە ساڵ ڕۆژی جیهانی شەکرەدا سەنتەری ڕاوێژکاری و کلینیکی شەکرە لە هەولێر ئامارێکی تایبەت بەو نەخۆشەی بڵاو کردەوە. بەپێی ئامارەکە توشبوانی نەخۆشی شەکرە لە شاری هەولێر بەرز بووەتەوە. بەڕێوەبەری سەنتەرەکەش ڕای دەگەنێت تەنها لە ساڵی 2016 2333 حاڵەتی توشبوو بەو نەخۆشیە تۆمار کراوە. ئاشکراشی دەکات ساڵانە لە نێوان 50 بۆ 100 هاوڵاتی بەهۆی ئەو نەخۆشیە لە شاری هەولێر گیان لەدەست دەدەن. 31856 نەخۆش تۆمار کراوە لە شاری هەولێر، تەنها سنووری شاری هەولێر. لەمانەت 27259 نەخۆش تەنها ئیناو شاری هەولێرن، 4014 نەخۆش خەڵکی ئاوارن هی شارەکانی دیکەی عێراق. 1050 نەخۆش لە 2016 تۆمار کراون کە خەڵکی نازحینن و 583 نەخۆش منداڵ لە لای ئێمە تۆمار کراوە. ڕێژەکە لە زیادبووندایە، ئەویش دەگەڕێتەوە هۆکارەکانی خەڵکی ئێمە کەمتر ڕاضە دەکەن، خەڵکی ئێمە خواردنیان ناتەندروستە. ئەڵانە احتیمالە بینی 50 تاکو 100 کەس بە بۆنەی ئالۆزیەکان احتیمالە گیان لەدەست بدەن. هۆکاری توشبوون بە نەخۆشی شەکرا پەیوەندی بە شێوازی ژیان و خواردنی ناتەندروست و قەڵەی و جگەرە کێشان و چەندین هۆکاری تر هەیە و دیارترین نیشانەکانی دەرکەوتنی نەخۆشیەکەش زۆر میزکردن و دەموشکبوون و هەستکردن بە هیلا چییە؟ ساڵانە سەنتەری لەیلا قاسم هەردەستی بەو کارەیە، یعنی هەموو ساڵێ تیممانەیە لە هەموو شوێنەکاندا. ئەوە لە ئەوەی ئەو خەڵکانێک کە نازانن هەتا بزانن، یعنی بزانن ئایا ڕێژەی شەکرەیان چۆنە و کوونی ئەوەی هەیبی تاویلکردنە خۆمان دەکەین، لای خۆمان عیلاجلۆ دەکەین. ئەگەر هەر کەسێک نەیبی یعنی پێویستە فترە پشکنین بکە لۆ شەکرەی. ئەگەر هەستی شکر یعنی خاسەتەن بۆ علاماتانەی کە هەیتی یعنی لە شەکرەیدایە میز زۆر دەکا، دەوی شک دەبی زۆر، یعنی ئەوانە هەندێک علامات و عرازن دەی پشکنی بکە. نەخۆشی شەکرا بە یەکێک لە نەخۆشیە درێژخایەنەکان هەژمار دەکرێت. ساڵانە لە سەرتاسەری جیهان بە هەزاران هاوڵاتی بە پیر و گەنج و ژن و پیا و منداڵ توش دەبن. بە جۆرێک بە پێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی توشبوانی نەخۆشی شەکرە لەسەر ئاستی جیهان گەیشتۆتە 400 ملیۆن کەس و ساڵانە ژمارەیەکی زۆریش بەهۆی ئەو نەخۆشیە گیان لەدەست دەدەن. هاوکات پزیشکان ئامۆژگاری توشبوانی نەخۆشی شەکرە دەکەن جگە لە بەکارهێنانی دەرمانی تایبەت بەو نەخۆشیە پێویستە خۆیان لەو خواردن و خواردنەوانە بە دوور بگرن کە شەکری تێدایە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر.